بینەرانی بەڕێز لە هەرجەیەکن سڵایمەتان لەبێت ئەم کاتەوە کاتێکتان باش بێت ئومێدەکەم گشت لایەکتان لەش ساق بن تەندروستێکی باشتان هەبێت ئەمڕۆ و ئێستا دەستپێکی ڕۆژێکی خۆش بێ بۆ گشت لایەکتان خۆشویستان هەروەک هەمیشە چەند بەرگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردوون بە یارمەتی هاوکارانم وا دوو تەوەری سەرەکیشمان دەبێت کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین لە یەکێک لە تەوەرەکانماندا باز لە پتوکردنی پەیوەندیە خێزانیەکان دەکەین هەڵبەت یەکەم وێزگی ژیانی مرۆڤ خێزانە واتە بۆ واتایی کە کاتێک مرۆڤ یاخود منداڵ دێتە دنیاوە یەکەم بەرکەوتنی لەگەڵ خێزاندا دەبێت جا کە دەڵێن خێزان واتە دایک و باوک و منداڵەکانیان بۆ مانایی کە بۆ نمونە ئێستا ئەم تەمەنەی ئێمە خوشک و برا و دایک و باوک دەگرێتەوە و لە هەمان کاتیشدا ئەو کەسانی کە هاوسەرگیریان کردووە خۆیان و هاوسەرەکانیان و منداڵەکانیان دەگرێتەوە لەم نێوەندەدا چۆن ئەم پەیوەندیە خێزانیە پەرە پێ بدرێت چۆن ئەم پەیوەندیە خێزانیە پتە و بکرێت زۆر جار کە باسە پەیوەندی خێزانی دەکرێت بە تایبەت ئەو پەیوەندیە خێزانیانەی کە خێزانی گەورەن و لەگەڵیشیدا خێزانە بچووکەکان بازەوە دەکرێت کە چۆن ئەم پەیوەندی خێزانیانە بەهێز بکرێت پتەوە بکرێت کاتێک کە باسە پەیوەندی خێزانی دەکەیت هەڵبەت زۆر جار ئەم پەیوەندیە خێزانیە لە منداڵەکانیاندا ڕنگ دەداتەوە بۆ مانایی کە دایکان و باوکان کاتێک مامەڵی ڕۆژانیان یاخود ئەو کردار و گفتارانی کە ئەنجام دەدرێت لە ژیانی ڕۆژانیاندا لەسەر منداڵەکان ڕنگدانەوەی دەبێت و کاریگەری دەبێت جا ئێمە ئەمڕۆ لە بەشێکی بەرنامەکەدا بازەوە دەکەین چۆن ئەم پەیوەندی خێزانیانە بەهێز بکرێ و لە هەمان کاتدا کۆڵەکە یاخود بنەمای پەیوەندیەکان چییە بۆچی دەگەڕێتەوە چی شتێک کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە پەیوەندی خێزانەکان پتەوە بکرێت و ئایا دەوروبەر تا چەند کاریگەری هەیە لەسەر پەیوەندیەکان زۆر جار کە پەیوەندی خێزانی یان بڵێ دەوروبەر کاریگەری دەبێت لەسەری ئێمە دەگەڕێنەوە بۆ ئەو هۆکارانەی کە کاریگەری دەبێت لەسەر تێکچوونی پەیوەندی خێزانەکان و بە تایبەت لە دوای پێشکەوتنی تەکنەلۆژیا هاتنی سۆشیال میدیا بەگشتی و لەگەڵیشیدا ڕاگەیاندنەکان و دراماکان ئەمانە تا چەند کاریگەری هەیە لەسەر پەیوەندیە خێزانەکان دواتر بە وردی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ دەکەین میوانمان دەبێت باز لە بابەتەکە دەکەین بە وردی و زانیاری زیاتر دەگەین بە ئێوەی ئازیز و خۆشەویست یەکێکتر لە تەوەرەکان کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین باز لە هۆکارەکانی تەمەندرێژی و تەندروستی دەکەین بزانین هۆکارەکانی تەمەندرێژی مرۆڤ بۆچی دەگەڕێتەوە ئایا کە دەڵێن تەمەندرێژی بەو مانایی کە ساڵەکانی تەمەنی مرۆڤ زیادکات یاخود بەو مانایی کە مرۆڤ ئەو تەمەنەی هەیەی بە لەشێکی ساغ بە تەندروستێکی باشەوە بەڕێ بکات ئەمڕۆ بازە هۆکارەکان دەکەین لایف ستایلی کەسەکان تا چەند کاریگەری هەیە لەسەر تەمەندرێژی و لەسەر تەندروستی کەسەکان لە خەو لە خواردن لە وەرزشکردن واتە بە شێوەیەکی گشتی لایف ستایلەکان تا چەند کاریگەری دەبێت ئایا بۆ ماوەی دەکرێت هۆکارێک بێت یاخود کاریگەری هەبێت لەسەر تەندروستی کەسەکان لەسەر بۆ ماوە لەسەر ئەوەی کە ئەم مرۆڤە یاخود ئەم بنەماڵەیە هەمویان تەمەندرێژ بن یاخودنا بەڵکو کۆمەڵێک هۆکاری تر هەیە کەمە لە درێژی بەرنامەکەدا باسی دەکەین زۆر جار بازەوە دەکرێت کە دەڵێن خەڵکان یاخود هاوڵاتیان بە تایبەتی ئەمەگەر باسە کۆمەلگای کوردی بکەین لە ڕابردوودا زۆر تەندروستتر بوون و تەمەنیشیان درێژتر بوو بە بەراورد بە ئێستا ئەو نەخۆشیە درێژخایەنانی کە ئێستا بوونی هەیە و ئامارەکان بەردەوام ڕوو لە زیادبوونە لە ساڵانی ڕابردوودا بەو شێوەیە نەبووە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە جا کاتێک کە باز لە تەمەندرێژی دەکەی قسەیەک هەیە دەگوترێت کە گوایە هەورامیەکان تەندروستن و تەمەنیشیان درێژترە بە بەراورد بە ناوچەکانی تری کوردستان لەو بارەیەوە فیچەرێکمان ئامادەیە دواتر لەسەر ئەم بابەتە میوانمان دەبێت گفتوگوی زیاتر لەسەر بابەتەکە دەکەین بابێک و بینەری فیچەرەکە بین بزانین هەورامیەکان بۆچی تەمەنیان درێژتر و تەندروستن هەورامیەکان کەمتر تووشی نەخۆشی درێژخایان دەبن و تەمەنیان درێژە و تەندروستترن. دەروێش عەفان تەمەنی 64 ساڵە و ڕۆژانە لە 2 باخی 7.5 چەندین کاری جیاواز دەکات.
دەڵێت تاوەکو ئێستا هیچ نەخۆشیەکم نییە. ساڵ تقریبا چوار هەڵەسم تا پێنج تر ئێمە دەرەوە خەریکی باخ و شتم جاری وایە ئاوی تەماتە دەم جاری وایە باخ تاگەکەمەوە جاری وایە کەڵەکە ڕووخاوە کەڵەکە چاکەمەوە ئاردەکێڵم. هەندێک کاری سەختیش دەکات کە تەنها بە گەنجەکان دەکرێت. شەنیەری بە کارێکی سەلیقە و ورد و سەخت ناو دەبرێت. دەروێش عەفان دوو جار هاوسەرگیری کردووە و 7 منداڵیشی هەیە. هەردوو هاوسەرەکەی کۆچی دوایان کردووە. دەڵێت جارێ هەر گەنجم و دەمەوێت ژنی سێمیش بهێنم. بەهۆی دانانی چاخانەیەک لە نێوان سنووری باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا یەکێکە لە کەسا بە ناوبانگەکان. تەندروستیم هیچ نەخۆشیێکم نییە. هیچ مەرج جار بەجارێ سرم ئێش بکە حەبێ بخۆم ئەگەنە تایسەر نەچوومە خستخانەش. نا باوەڕ بکە وەڵڵای تر پەنا بەخوا ئینشەڵڵا ئەگە خواگیان ڕێکی خست ئەمە ئیشی خوایە قسمەتم نسیب. ئەگەر ڕێکی خست ئەریوەڵا بە تەمام ئەریوەڵا بە تەمام یعنی ژنی جوانی ژنێک پیر ئەریوەڵا چۆن جسمەکەم باشە شکر باشە بەسەر و ڕێژ نییە ئینشەڵڵا باشە. ئەم هەورامیانە بەشی زۆری کاتەکانیان لە ناو باخن و لە کاردان و چالاکن. لەبەرەوە کەمتر نەخۆش دەکەون و بە گەنجی دەمێننەوە و دڵخۆشترن. ئەم پیاوە هەورامیا لە خەمی ئەو خزمانەیدایە کە لە شارەکانیش دەجێن و داوایان لێ دەکات دوور بکەونەوە لە تەمەڵی و بگەڕێنەوە بۆ هەورامان. ئێمە لێرە تەمەنمان 120 ساڵە ئەژین 120 ساڵمان بووە ئێستا 95 ساڵمان هەیە ئێسێش هەر لە ژیانە ماوە بەڵێ ساو هەیە من هیچ ئەلحەمدوللا من هیچ نەخۆشینێکی درێژخایەنم نییە تەمەنیشم 70 ساڵە تا ئێستا خەریکی باخم ئەو خزمانەمان کە ڕۆن بۆ شارەکان تووشی نەخۆشی ئەبن طبعاً هیچ ناکەن ناجوڵێن خۆیان مانوو ناکەن. بە پێی ئامارەکانی تەندروستی ناوچەکە لە کۆی نزیکەی 40,000 دانیشتووی هەردوو ناحەی بیارە و خوڕماڵ و گوندەکانیان تەنها 700 کەس نەخۆشی درێژخایانیان هەیە. بەحکمی ئەوەی من نزیکی 20 ساڵ لێرە لە هەورامان خزمەتەکەم نەخۆشی درێژخانەکانمان کەمە ئەگە ئەویش ئەگەڕێتەوە بۆ مەژڕووبوونی خەڵکەکەی بە ئیشوکاری بەغدادیەوە ناوچەیەکی شاخاویە لێرە هەر کەسێک دەرەچێت لە ماڵ ڕێکسەر ئەگەڕێنە بە سیارات و چۆن ناکە جگە لەوەش خەریکی باغدارین ئەمەش یەکێکە لەوانەی کە نایە لە قەڵەو بێت و دوورە بێ لە نەخۆشی درێژخایەنەکان تەنها لەو ماوەی کە لێرە بوو من دوو کەیسم بینیوە کە نەخۆشی شێرپەنجان هەبێ ئەویش ئەگەڕێتەوە بۆ ئاوەهواکەی. یەکێکی تر لە هۆکارەکانی کەمی نەخۆشی لە ناوچەکەدا جۆری ئەو خۆراکە سروشتیانەیە کە لێرە دەخورێت. هەرچەندە هەندێک لە پسپۆڕانی تەندروستی هەورامان دەڵێن داتاکانی توشبوونی نەخۆشی کە من
بەڵام بەراورد بە ڕابردوو زیادی کردووە. ڕەبین یا ڕەحمەت، گەلی کوردستان هەورامان. هەر بۆ درێژەدان بە بابەتەکە لەسەر هۆکارەکانی تەمەندرێژی هەم هەورامیەکانەوە بەگشتی هۆکارەکانی تەمەندرێژی مرۆڤ بۆچی دەگەڕێتەوە. ئەمڕۆ دکتۆر تاهیر هەورامی لەگەڵ ئێمەدا میوانە، هەم لەگەڵ ئەوەی کە بۆ خۆی هەورامیە و لەگەڵ ئەوەشدا ساڵانێکی زۆرە خزمەتی کەرتی تەندروستی دەکات و یەکێکە لە پزیشکە ناودارەکانی کوردستان و ساڵانێکی زۆر و ئەزمونێکی زۆری هەیە لە بواری تەندروستیە و خزمەتێکی زۆری بە خەڵکی کوردستان بەگشتی و نەخۆشەکان کردووە بە تایبەتی. جا ئەمڕۆ ئەمانەی ئەوە بزانین بەپێی ئەو ئەزمونی کە هەیەی بەپێی ئەو بەرکەوتنە زۆری کە هەیە بۆ لەگەڵ خەڵکی کوردستان و لەگەڵ نەخۆشەکان بە تایبەتی لەگەڵ ئەو گرفتە تەندروستیانی کە ئەم بەرکەوتنی هەبوو لەگەڵ یانەوە هاوڵاتیان چوونەتە لای نەخۆشەکان چوونەتە لای بزانین هۆکاری تەندروستی مرۆڤ بۆچی دەگەڕێتەوە، هۆکاری تەمەندرێژی بۆچی دەگەڕێتەوە بە پێچەوانەشەوە هۆکاری ناتەندروستی و تەمەند کورتی مرۆڤ بۆچی دەگەڕێتەوە. با بچینە لای میوانەکە دەستەکەین با گفتوگۆکانمان. دکتۆر تایر بانیت باش سەرچاوەکانم تەندروستیتان چۆنە؟ باشی یاخوا باش. دکتۆر ڕێبین لە فیچەرەکە دەڵێت کە هەورامیەکان تەمەنیان درێژە. جا ئەڵێ کە ئەڵێ هەورامیەکان بۆ مانایی کە هەموو هەورامیەکان یاخود ئەوانی کە لە هەورامان نیشتەجێن لەوێ دەژین یان ئەوە تا هەورامیەکان بەگشتی وەکو بۆ ماوەیەک و ڕەچەڵک بەزۆری ئەوانەی لە هەورامان ئەژین ئەوانی کە لە هەورامان بەڵێ ئەژیان خۆی ئێستا تقریبان دوای ڕاگواستنی هەورامان و دوای ئەوەی کە کۆمەڵگا بە زۆرە ملەکان دروست کران و ئەمانە هەورامانی عێراق تقریبان کەلتوروشتەکەی ئەگەر ما بێت زۆر کەمی ماوە ئێستا لە هەورامانی عێراقا، بەڵام لە هەورامانی ڕۆژهەڵاتە یعنی هەمووی ماوە وەکو خۆی ئەوان هەر تەمەنیان درێژێت. تۆ بڕۆ بۆ سەر قەبرانەکەیان کێلەکان بخوێنەرەوە کەمیان هەیە لە 90 ساڵ کەمتر بێ، هەمووی لەنەوە بەرەو ژوورە، ئێتر لەنەوە 90 110 120 ئەمانە. وتیشی لە بۆ ئێستا 95 ساڵمان هەیە ئێستا هەیە، ئێستا ئەمانە هەیە، ئەمانە حەقیقەتەن ئەمانە ئەوانن کە کۆنەکان ماونەتەوە یاری ئێستاش ماونەتەوە و دوای ڕاپەڕینیش خەڵک هەیە ڕۆشتەوە بۆ هەورامان لەوێ نیشتەجێ بۆتەوە عینەن عادات و تەقالید و شتەکانی هەیە، هەرچەند بەعزی هەیە شت هەیە گۆڕاوە یعنی ئەویش یەکێ لەوانە وەختی خۆی هەورامان ڕاستە شوێنەکەی ئیشکردن بوو خەڵک زووەڵەسا لە باتی ئیشێ سێ شوار ئیشی یەکرد بەیانیتانی وەڕۆ دوکانی هەبوو نیوەڕۆ باغداریە کرد تا ئێوارە شەویش لە ماڵەوە یا کلاشی ئەشنی یا کلاشی ئەکرد بەنسبەت ئافرەتوەمانەشەوە یا تەشی ئەڕێز یا هەر کلاشیشی ئەشنی و بعدە ئیشێکی تر وەکو ئاسنگەری و جۆڵایی و ئەمانە هەر هەمووی یعنی هەبووە لە هەورامان مەزەری زۆربەی شەقۆ و مەوادی ئەوەلی و لە پێڵاوە بگرە تا جێری هەموو کوردستان و وەختە. بەڵام لەگەڵ ئەوەشا خواردنەکەی خواردنی خۆجێیی بووە یعنی خواردنی ئەوەی نەبووە لە دەرەوە بیهێنی وەکو ئێستا تۆ لە تور و پیازەوە بگرە هەتا وەکۆگاتە نان و برنج و ئەمانە هەمووی تۆ لە دەرەوە بینی ئەو وەختا هەمووی هاوردە نەبووە زۆر بە دەگمەن هاوردە بووە دەگمەن وەکو سابوون هەمووی بەرهەمی خۆماڵی بووە هیچی مەوادی کیمیایی پێوە نەکراوە هیچی پەینی کیمیایی پێوە نەکراوە هیچی ئەو دژە مێروانەی کە هەیە ئەو دەرمانانە بۆ لە ناوبردی مێرو ئەمانە پێوە نەکراوە مەسەن تۆ بڕۆ بۆ ئێستاشی لەگەڵا بێ بڕۆ بۆ ئەوەی کە داری قۆخێک لە هەورامان ئەگەر 200 قۆخی پێوە بێت 200 قۆخەکە لەوانەیە بەلایەنی کەمەوە 80 بۆ 100یان کرم تێیا بێ یا هەڵوژە بەڵام تۆ بڕۆ لە بازارە بەلۆری و بەتڕێلە ئەم هەموو میوەیە یەک میوە نبینی کرمێکی تیاابێ خۆ دڵە خۆشەکە کرم ئەگەر کرمی تێدا بێت تەندروستە من بەڕای خۆم بە کرمەکەەوە بیخۆی باشترە تا ئەو بێکرمەی بازار ئەم هیچی پێوە نیە مەوادی کیمیایی پێوتێ ئۆرگانیک ئەویتر هەمووی مەوادی کیمیایی خۆ لە ئەوروپا شەوانەی کە مەوادی کیمیاویان پێوەیە زۆر هەرزانن ئەوانەی کە مەوادی کیمیاویان پێوێنێ زۆر گرانن 20 قات گرانترن بە ماوەیەکی کەم بەرهەمێکی زۆر ماوەیەکی کەم بەرهەمێکی زۆر بەس ئەویتر بەرهەمەکەی کەمە بەڵام هیچی پێوە نیە و تامەکەشی نەوەیەکی ترە
جا دکتۆرانە هەورامەکان زیرەکیشن ینی ئەمە قسەیەکە زۆر باسەکرێن لە ناو هاوڵاتیانە کە دەڵێن هەورامەکان زیرەکیشن ئەمەش هەر هۆکارەکەی بۆ ئەم بابەتانە گەڕێتەوە خاڵانی کە ئاماژە سەختی ژیان وای کردووە تۆ بیر لەوە بکەیتەوە کە دائما ئەبێ لە ئیشێ زیاتر بزانین یعنی من کە وەختی خۆی لە تێوەڵە بووم کلاشم ئەزانی بشنم کلاشم چنیوە یعنی خەیاتیم ئەزانی بکەم باغداریم ئەتوانی بکەم یعنی ئەمانم هەموو کرد پێشی کە بچیتە بواری پزیشکیەوە لەگەڵ ئەوەشە سەرەتاییە بووم ئەیشی لەسەر خۆ من بە پزیشکی لەدایک دروستە نامە بەسمەوەی لەگەڵ ئەوەی کە بوویتە پزیشک دوای ئەوە دوای ئەوەی تر نتوانەوە ئەم کارانەوە مەزانی یعنی کلاشم ئەتوانی بشنم مەسەلەن ئەمزانی وەچنیشمە خەیاتی مەتوانی بکەم مەسەن باغداری مەتوانی بکەم ئەمانە ئەتوانم بکەم بەڵام ئێتر دوایەوە کە بووم بە پزیش یانەوە وەختی خۆی لایەکی ترەوانێ بە جۆرێکی ترخست کردووە باشە دکتۆر هیچ توێژینەوەیەک شتێک کراوە لەسەر چ تەمەنی هەورامەکان ئەو زیرێکی کە باسەکرێت هیچ توێژینەوەیەکی زانستی کراوە لەو ڕۆوە نا توێژینەوە نەکراوە یعنی تۆ بڵێ باسی جین و کرۆمۆسۆم وەمان نەکراوێ باز نەکراوە تا ئێستا بەڵام بە ئامار بەڵام بە عام یعنی کابرا مەجبورە بێ بڕوە بیر بکاتەوە مەسەلەن ئەگەر ئەم ئیشەی برەوی نەبوو ئیشەکەی تر بکە ئەوەی نەبوو ینی مەجبورە دەکات بیرکەیتەوە خۆی زیرەکی بیرکردنەوە زیرەکی دروست دەکات زیرکردنەوەش بیرکردنەوە زیرەکیش بیرکردنەوە زیاتر دەکات لەبەرەوە تۆ مەجبوریەت بەعزە جارێ وات لەیەکە کە یعنی بیر لەوە بکەیتەوە ئیشی تر بکەیت یا طریقەیەکی کە بدۆزیتەوە یا خۆت یعنی تەتەور پێ بکەیت خۆت یعنی باشترکەی لە بوارەکەی خۆشتا بێ توانەکانی خۆت بەرز بکەیتەوە ئەمە وات لەیەکە کە زیرەک بی کە دائما بێ وابێت دوای ئەو خواردنی تەندروست کە خواردت یعنی وەختی خۆی کە خواردن خەڵک خواردنی خوارد عادەتەن مەسەلەن یعنی بە زۆری کوڵاوی تیا نەبوو یعنی ئیلا مەسەلەی گۆشت و برنج و ئەمانە کە بۆترێ اینجا ئەبوو بە کوڵاو هینا بەیانیان بەسەر نان و ماس و نان و شیر و نان و کەرە و ئەمانە بوو نیوەڕوان نان و دۆ بوو نان و شووتی بوو نان و تەماتە بوو نان و خەیار بوو ترێ بوو ئەمانە بوو ئێواران شۆربایەک بە هەفتەی یەک دوو جار برنج بوو ئێستا سعات دوو سێ شەو خەڵکەشە بۆ بازار بۆ برنج خواردن ینی ئەمانە هەر هەمووی تاسیرەکاتە سەرمێشی ئینسان دوایەوە نظامی ئیشکردن یعنی نظامی ئیشکردن ئێمە خۆمان من بەش بە حاڵی خۆشم یعنی هەتا ئێستاش سعات دەوری دە و یانزە خەوم سعات دەوری 56 بەیانی هەڵەسم لەخەوە تا ئێستاش من وەم ینی تا ئەمڕۆژ وەم ینی تا ئێستا ئێمە هەموو لە هەورامان زوو ئەخەوتین زوو هەڵەسای لەخەوە بۆ ئیشکردن ئەمە نظامەکە یعنی خۆتۆ ئەگەر بێت و حتا کتێبە سەمانیەکانی بخوێنیتەوە هەمووی باسی ئەوەکە کە شەو ئەبێ ئیسراحەتکەی بە ڕۆژ ئیشکەی ئێستا خەڵکەکە وای لێ هاتووە بە شەو هەموو خەریکی ئینتەرنێت و ئەم بە زمانەیە و بە ڕۆژ ئەخەوەیە تا دوای نیوەڕۆ ئەنی نانی بەیانی سەعات 6 بەیانی بووە بە دوای نیوەڕۆ ئەمە مێشکت دەبەنگەکە یعنی دەبەنگە بی تۆ بتێوە نەتێ نظامی مێشکت کە شتێکی پێوتێ سێرکێدیان ڕێزم کە مەسلەی کۆرتیزۆن و هۆرمۆنات و ئەمانە بە شەو ڕۆژ فەرقی هەیە ئەمە شتێکە تێگەدا لەبەرەوە دایمە کابرا کابینی یعنی لە ڕێگاکانی هاوینە هەوارەکانە بە تایبەتی ڕۆژانی تر ئەبینی خەڵک دوای نیوەڕوانەچێ بەرەو هاوینە هەوارەکان چۆ شەوەکە ئیشی کردووە ئیشەکە ئینتەرنێتە خۆ پاشکاری نەکردووە و ئیشی ڕۆژی ڕاضەی لەگەڵایە هاتو شوێ لەگەڵایە ژوڵەی لەگەڵایە ئەمانە هەموو بە غێر مباشر تۆ حسابیکەی بە ڕاضە و وەرزش حیسابەکرێ تۆ ئەگەر کەڵکە بەردێ وەکۆ برادرە باسی کرد چاکەیت یا وەکو پاشکاریە بکەیت یا دەروێنە بکەیت یا تەماتە بشنیتەوە یا تەماتە ئاوبەی یا هەر بڕۆی ئاوەکە بێنیت و بیبێتەوە ئاوەکە بدەیت ئەمانە هەمووی هەم ڕاضەیە هەم یعنی هەوا گۆڕکەیەکە هەم جەوگۆڕینیشە ئەو هەوای ناوچەکە کاریگەری هەیە ژینگەکانی بەگشتی بەڵێ تا ئێستا هەیەی یعنی بەڵامەگەر وەزەوا بڕوا سیارە بەونەوە زۆر بێت یعنی خەڵک نەجوڵێ تابعانەمانە هەمووی تاسیری تێکاتەوە هەمووی تاسیری هەیە من ساڵی هەشتا لە سلێمانی مقیم بووم 1970 هەموو ساڵەکە
من یەک کەسم بینیوە کە عملیات کرابێ بۆ نەخۆشی شێرپەنجەی مەمەک من خۆم نەمکردووە یانی من مقیم بووم لەگەڵ دکتۆر ئەخسایەکانی سلێمانی ئەو زەمانە یەک کەسی شێرپەنجەی مەمکن بینیوە کە مەمکیان بڕیوەتەوە بۆ شێرپەنجە ئێستا ڕۆژە هەیە 12 کەس بەردەوام ڕوو لە زیاد بوون لە ساڵی یەکێکە بۆ ڕۆژی 12 ئەمە هەمووی تەسیری خواردن و ئیش نەکردن و گۆڕینی ستایڵی ژیان و نەدانی شیر بە مناڵ و ئەمانە هەر هەموو بەکارهێنانی نەجوڵان و بەکارهێنانی چەوری و بەکارهێنانی جگەرە و نێرگەلە و مەشروباتی کحولی و ئەمانە هەر هەموو گۆڕاوە یانە وەڵاکە لەبەر ئەوە خۆی ئەمانە خەڵکی ژەڵێ بۆشی سەرەتان زۆر بووە خۆی بێ بڵێ بۆچی سەرەتان زۆر بووە جوابەکەی لای خۆیەتی ئەو بۆچی ئەوانە ئەخوا لە نان و کەوەر خواردنێکەوە بووە بە برنجی مستەورەت خۆی برنجەکانی خۆمان بێ وەختی خۆی برنجی بازیان بوو دوای ئەوە گەنمی شارە زور بوو ماستە هەر ماسی بازیان و ماسی ئەم دەور و پشتەی خۆمان بوو میوەی کوردستان بوو سەوزە و ئەمانە هەمووی هی کوردستان بوو هەمووی بەروبوومی خۆمان بوو هیچیشی مەوادێکی کیمیایی وای پێوە نەکرا بوو کە قابلی ئەوە بێ کە زەرە لە شێبا بەڵام ئێستا تۆ حتا شیری کە هی قوتوەکانی هێنی وازانی شیرەکە یانێ سەحەیە بەس ئەو گیایەی مانگاکە خواردوێتی ئەو ئەنتیبایۆتیکەی دراوە بە مانگاکە ئەو هۆرمۆنەی دراوە بە مانگاکە تا شیرەکە زیاترکە گیاکە بۆ ئەوەی مێرووی پێوە نەبێت و ئینتاجی کیاگە و سەوزەیەکە زیاتر بێ بە هەزارەها تەن مەوادی کیمیایی بۆ بەکارێت ئەمانە هەمووی تاسیرە کاتە سەر ئەو شیرەی کە ئینتاجی مانگاکەی و کە ئەکرێتە ناو قوتوەکەەوە یێت بۆ کوردستان ئێمە خۆمان ئەگەر بمانێ ڕێژەی سەرەتان و شێرپەنجە و نەخۆشی درێژخایەکان کەم بکەینەوە ئەبێ ستایڵی ژیانی خۆمان بگۆڕین یەکەم لە قوتونراوەکان دکتۆر کاریگەری ڕاستە هەمووی کاریگەری خراپی هەیە هەموو هەرچی لە قوتووا بە خراپە لە بیبسیەوە بیگرە تا سەر ئیتر ئەگاتە سەر هەموو شتەکانی تر تا هەموو خواردن هەمووی خراپە چونکە هەموو پریزێت هەموو مەوادی حافظەیەتی یا مەوادی حافظەش هەر هەمووی خراپە بۆیە ماوەتەوە خواردن دکتۆر بە پێی و ئەزمونە زۆرەی کە بەڕێستان هەتانە هەڵە نەبم لە نەویەکەوە هەتا ئێستا نازم ئێستا شیرە سەرابێ هەموو هەینیەکە گەڕێتەوە بۆ تەوێڵە لەوێ خزمەتەکەی درستە ئێستا شیرە سەرابێ بەردەوامی بەڵێ بەردەوام ماندوو نەبیت یاخوارەش ساق بێ ئەو نەخۆشانی کە لەوێ بەرکەوتنیان هەیە لەگەڵ بەڕێستان لەگەڵ ئەو نەخۆشانی کە لێرە بەرکەوتنت هەیە لەگەڵیانە لە ڕووی گرفتە تەندروستیەکەیانەوە لە ڕووی قورسی گرفتە تەندروستیەکەیانەوە دەکرێت بڵێن هی ئەوان تا ڕادەیەک کەمترە هی ئەوان نەک تا ڕادێ ئەوان یەکەم زۆر کەمترە یعنی تۆ من کە زۆر جار ئەشوم لە مەرکەزە سەحیەکەی تێوەڵە دانیشت بەسا الحەمدولیلا دکتۆرمان هەیە لەوێ دانیشێ من بە زۆری لە باخی خۆم دانیشم کە لە ناو مەرکەز سەحیەکەش دانیشتم زۆربەی ئەوانەی کە هاتن زۆر جار بۆ سەردانی خۆم هاتن سەلامێکم لێ بکەن بەڵامێتر ئەشیوت زەختێکم بۆ بگرن زۆربەی شتی بەسییتیانە شتی زۆر قورسیان نییە ینی مەسەر کابرا احتیمالە خواردنێکی خوارد بێت تۆزە سکی بێشێ یا وەکو شەو لە باخا سەرمای بوو بێت تۆزی هەڵامەتێکی بەسییتی هەبێت یا کۆکەیەکی هەبێت یا جگەرەی زۆری کێشا بێت و تۆزە کۆکەی توی بوو بێت و ئەمانە نەخۆشی درێژخانەکان کەمە لە شاتیدا بوو تا ڕادەیە کەمە تا ڕادەیە کەمە لەوانەیە کە لەوێ ئەژین ئەوانەیە کە لەوێ ناژین وەکو ئێرەوان هیچ جیاوازیەکان نییە لایفستایلەکەی ئەوان نەوەکی کەش لایفستایلی ئەو مەجبورە باخێ لەسەر شاخەکە بەیانی بێتە بازار نیوەڕوە هیچ دەبێ بڕواتەوە ڕێگەی سیارەشتینی ناچارە هەر بێ بە پێ بڕوە هەر پێی تەیەکێ بە پێ بڕواتەوە نیوەڕە بۆ ئەوێ اینجا لێوە بڕوە بۆ ناو باخەکەی اینجا لە باخەی دیسان بێتەوە بۆ ناو بازار لە بازار و دیسان بچێتەوە بە ینی ئەمە مەجبوریەتە کابرا ئەبێ ئەو هاتوچۆیە هەر بکات ئەبێ هەر هەبێ اینجا دوای ئەو خۆی لەبەرەوە یەک بازار هەیە ئەم لاولەکە هەمووی ئەبێ بێتەوە بۆ خۆ هەمووشی سیارە بەکار نایێنێ زۆربەی ئەبێ بە پێ بێت و خۆی تەوێڵە هەرەوە نییە کە خەڵکی ئەوانەیە ئەچن بۆ سەیران کە ئەیبن تۆ لە تێوەڵە چەمەکەی خوار و
شەمی زاور و شەمی ئاوێسەر سێ شیری گەورەیە ئەوە هەمووی باخ و باخاتە هی خەڵکە بێ بە پێ بڕوە ئەبێ بە قەراغ جۆگاکانە بڕوە گەشتێران کاتنەوێت تەنها نێو بازارەکە دووسێ مەطعەم و ئەمە بەس تەوێڵە نییە تەوێڵە ئەو باخانەی کە ئەیبینی هەر هەموو باخێکی هی یەکێکە ئەبێ کابرا بە شەو بڕوە ئاو بدێرێت تا بەیانی ئەبێ شەو نەخێ هەر ئاوی باخە بدێرێ ئاوەکە خۆ بە زەوقی خۆی نییە لەوێ هەموو شتێ بە نظام و تۆزیع کراوە ئەبێتە ناچاریە وایە سعات مەسەن باخێ سعات 12 شەو بۆ 6 بەیانی ئەو ئەبێ بەس 12 شەو بۆ 6 بەیانی ئەوەکە بەکاربێنێ بۆی نێ وەختێکی ڕۆژی شەمە مەسەرەن 12 شەو تا 6 بەیانی ئەو هەموو شەمەیەک 12 شەو تا 6 بەیانی ئاوی هەیە ڕۆژەکانی کە بووین ئەوە بەکاربێنێ سیستەمێکی جوانە ئەم سیستەمە لە کۆنەوە دانراوە لە زمانی قاربە کە حکومڕانی هەورامان بوو و هەتا ئێستا شپێوی پابندن هەتا ئێستا نظامێتە تەواو بێ لەسەرەوە بڕوات دکتۆر پەیوەندی کۆمەڵایەتەکان زۆر جار باسەوە دەکرێت کە ئاڵەن هەورامیەکان پەیوەندی کۆمەڵایەتەکانیان زۆر بەهێزە سەردانکردنی یەکتر و لە چالاکیەکانە بەشداریان هەیە پەیوەندی کۆمەڵایەتەکان هیچ کاریگەری هەیە لەسەر تەمەندرێژی خۆی دائما ئەگەر مەشاکلێک کەمتر بێ خەفەتێک کەمترە تۆی خەفەت یەکێکە لەوانەیە کە کوشندەترین سەبەبی یعنی ئینسان خەفەتە جەڵتەی دڵەوە بگرە تاوەکو جەڵتەی مێشک و تا بە فشاری خوێن و ئەمانە تۆ کە پەیوەندی کۆمەڵایەتیت هەبوو هیچ نەبێ ئەگەر خەفەتیشی دەبێت تا ڕادەیە کەمیەکاتەوە بەڵێ تاسیری هەیە هەر لەبەر ئەمەیە زۆر جار کە دوێنێ بابەتێکم بەرچاوکڵێ گریانی مرۆڤەکان کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەگەڵ تەمەندرێژیە بۆ مانایی دەتوانین بڵین کە کەمبوونیان کاریگەری کەمبوونەوەی فشارە دەرونیەکان دەبێتە هۆکارێ بۆی کە کەسەکە بگری و تەمەنی درێژ بێ درستە؟ بەڵێ تەواو وایە خۆی تاوەکو خەفەتێک کەمتر بێ تووشی نەخۆشی فشاری خوێن و ئەمانە کەمترە بیت فشاری خوێنش خۆ هەموو جارێکە تووشێبی شەرنی ئیلا نەوبیلا و دەقەیە کوشن دەبێ بەڵام کە تووشی سترەسێک بووی مەسەلەن تۆ تووشی نەخۆشێک تووشی فشاری خوێنە بێت 180 بە 110 هێشتا هەر کێشە نییە بەڵام تووشی فشارێک بوو فشاری خوێنەکەی 180 بێ بە 240 لەسەر 140 ئەبێ بە 240 لەسەر 150 ئەمە ئەبێ بەهۆی ئەوەی کە یەکێ لە دەمارەکانی دڵی یا دڵی نەتوانێت خوێنەکە پاڵ پێوەنێ یا دەمارێکی مێشکی بتەقێ و ببێ بەهۆی کێشە بووی یعنی فشاری خوێنەکە بەوە زەرەکە کە ئەو دقەی یەکسەر لە چەند سانیەیەکە بەرزە بێتەوە ئەوە نییە یعنی بڵێ خۆ بە بەردەوامی بەرزە و اینجا ڕۆژوارە بەس تۆ بێ بە بەردەوامی ستاندەر بێ بۆەوەی کە تۆزێ تووشی سترێس بووی بەرز بووەوە دوایی چاک بێتەوە کە باس لە گریانە کرێک سەر ڕاستەخۆ بیر لە خانمان دەکرێت ئاڵەن خانمان زیاتر دەگری دەکرێت ئەمە هۆکار بێ لە بەری کاڵێن خانمان زیاتر تەمەندرێژترن وەک لە پیاوان ئەوە احتیمالە هۆکارێک بێ هۆکاری دوم دایمە خۆی پیا و تاوانبارترە بۆچی دکتۆر خۆی ئێتر هەموو تاوانێخرێتە بە تایبەتی کۆمەلگای کوردەواری ئەگەر خێزانێک کێشەی هەبێ ئەڵێن خەتای پیاوەکەیە یعنی ئێتر مادی بێ معنەوی بێ مەشاکل دروستکە بۆ مانای زیاتر خەفەت هەڵەگرێت ئەو زیاتر خەفەتی بۆ دروست دەبێت ینی پیاوەکە تاوەکو لەوانەیە خانمەکەی باشە دکتۆر باسمان لە خۆراک کرد یان خواردنەکان کە کاریگەری هەیە لەسەر تەمەنی مرۆڤ جا ئێستا تاوکەرە خۆراکیەکانیش هەیە ئەم تاوکەرە خۆراکیانە بە کەپسول یاخود بە قوتووەکان کە بەکارەهێنرێ ئەمە دەکرێت بڵێ جێگرەوەی ئەم خۆراکانە بێ کە مرۆڤی خوارد یاخود بە پێچەوانەوە کاریگەری خراپی هەیە وەڵای خۆی ناکرێت لەبەرەوەی خۆی تۆ کە تاوکەرە خۆراکیەکان کە تۆ بتوانی بخواردن بخۆی خواردن مواسەفاتی هەیە کە تۆ بیخۆی تۆ بێ لە 35 تقریبان پرۆتین بێ لە 35 کاربۆهایدرێت بێ لە 35 لە 20 شتێکی لەو بابەتە شەوری ئەمانە بێت ئەمە یەکەم دوای ئەو خواردەکە بێ فایبەری تیا بێ مەسەلەکە ئەو نیە تۆ باز ڤیتامینات خۆیت و تاو ئەی ڕێخۆڵە چۆنیشکە ئەی چۆن بڕۆیتە سەراو ئەمانە هەمووی فاکتەرن بۆ ئەوی مەسەلەن
یەکێ تووشی شێرپەنجەی قۆڵۆن نەبێ ئەبێ سەوزە زۆر بخوا سەوزە ئەمانەی تایە کە تۆ باسیەکەی هەموو ڤیتامینەتەکانی تایە بەس تۆ ئەگەر بێت لە باتی ئەوەی سەوزە بخۆی بڕۆی 2 کەپسول بخۆی بەڵێ فاکتەرێکە بۆ ئەوەی تووشی نەخۆشیت کە نەک بتپارێزێ لە نەخۆشی ئەوە نابێت بە جێگرەوەی خواردنێکی ڕێکوپێک کە بیخۆی ئەن خۆ خواردنی ڕێکوپێک شەر نییە ئیلا تۆ گۆشتی برژاو بێت و کەباب بێت و سەر و پێ بێت و ئەمانە خواردنی ڕێکوپەیەک بەیانیان نانوشایەکی بەسیط خۆی بەڵێ کاڵێ خواردنی خۆش نا خواردنی تەندروست خواردنی تەندروست یعنی خۆ وەختی خۆی هەمووی کە بە خەڵکی سلێمانیشەوە و هەموو کوردیشەوە کە تەمەنی درێژ بوو بەیانی نانوشایە خوارد هەر نیوەڕۆژ نانودۆ نانوشوتی ئەمانەیە خوارد نانوکاڵک ئێوارە شۆربایەکی خوارد هەفتەی جارێ ئەگەر خەڵکی بۆ برنجی لێنە ئەمە لە هەموو کوردستانەوە باش دکتۆر پێتان وایە هۆشیاری تەندروستی کۆمەلگای کوردی بەو ڕادێن یعنی خۆشمان ئەو شتە ئەزانین دکتۆر کە لە ڕابردووە خەڵکانی زوو هەم تەمەن درێژتر بوون هەم تەندروست بوون ڕەنگە هەمووشمان هۆکارەکەی بزانین کە بەشێک لە هۆکارەکانی کە بەڕێستان ئاماژەتان پێدا لە خواردن لە جوڵەوە بەڵام جێبەجێ ناکەین ئەگەڕێتەوە بۆی کە هۆشیاری تەندروستیمان باش نییە و لاوازە وەڵای نا خۆی تەبیعەتی ئینسان لەو تەبیعەتەیە کە دایمە زڵدی ئەو یان فێری ئەو تەماڵیە بووین دکتۆر فێری تەمەڵی بووین تەبیعەتی ئینسانیش وایە خۆی ئێمە ناقابلە بڵێن ئێمە هوشیاری تەندروستیمان خراپە وڵاتانی تر ئەوانەی هەمووی فاست فود ئەخۆن و ئەمانە ئێخۆ هەمویان وەکو ئێمە وشاری تەندروستیان لە ئێمە باشترە بەڵام حەرەی خۆن دەکرێت بە جۆرێکی تر حەقی بۆ بکاتەوە نانا ئینسان خۆی دایمە بەعدە جارێک یعنی ملزەم نابێ بەوەی خواردنەکەی تۆزێک ناخۆش بێت بۆ ئەوی تەندروست بێت یعنی حەزەکە بەعدە جار دەڵێ با بە ژیان چییە من ئەی خۆڵ قیویسی ئەمرم با بمرم ئەڵێ هەرچی خوانێکە نابێ تەبەن ئەوە یا ئەڵێ هەرچی خوانێکە نابێ یاڵێ خوا لە شارەی نووسیوم ئیتر خۆی کێشەکان لەمانەوە دەست پێەکە ئەگی ناتۆ مەسەلەکە بەس پەیوەندی بە هوشیاری تەندروستیەوە بێن نا بەڵام ئەگەر کوالیت و کۆنتترۆڵێکی زۆر باش تەسیر بکاتە سەر ئەو خواردانێکی ئێمە هێنین لەوانەیە تەسیر بکاتە سەر ئەو خەڵکەیەکەی خوا یا ئەوانەی ئەو خۆمان کەین تاژیەکەین خۆی کتێبەگەی پێوتێ لیگەڵ بەدلیثەڵ ئەمە کتێبێکی طبیەکە دانراوە خۆی ئەسەر مەجموعەیەک پرۆفیسۆری عالەمی دایانناوە لە گروپی ئەمەزۆنیش هەیە یەکێ لەو خواردانێک شتانێکە باسیێکا کە کوشندەیە بۆ ئینسان تۆ دوێری بۆ مەڕۆ ئەو 4-5 مثالی هێناوەتەوە یەکێکیان بیبسیە ئەو بیبسی و کۆلاو ئەمانە ئەمە قانونیە بەڵام کوشندەیە بە یاسا بۆ هەیە بیفرۆشی لە بازارە بەڵام خەڵک کەی خواتەوە بەڵام ئیترخوا ئەو یەکێکە لە کوشندەکان جگەرەکەش بە هەمان شێوەیە دوایەوە خواردنی فاسفود خواردنی فاسفود یعنی حتا بەعزێ مەطاعیمی بەعزە شتێک هەیە کە مواسفاتی تایە فاسفود چەورە خواردن بۆی بەلەزت بێ شەور بێ تێرخوێیە تۆزە شەکریشی تەیەکەن تۆ ئێستا ئەو پیتزا خۆشارێکە هەیە شەکری تەیەکەن یان بتێونێت پیزا بۆی خۆش بێ لێرە نەبا بە لە ئەوروپا شتێکەکە لە هەموو عالەمەتێ لە هەویرەکەیەکرێت ئەبێت تایە بێ شەکرەکە ئەبێت شەوریەکەی تیا بێ ئەبێت تێرخوێش بێ ئەمانە بەلەزەتن جا باشە دکتۆر باسی لە وڵاتانی دەرەوە کە بۆ پێکە بەڕێستان سەردانی وڵاتانی دەرەوەتان کردووە سیستمی تەندروستی کاریگەری هەیە لەسەر تەمەندرێژی زۆر جار باسەوە دەکرێت کاڵەن وڵاتانی دەرەوە هەمووی پزیشکی خێزانی هەیە یاخود ئەوە تا سیستمێکی تەندروستیان هەیە خۆیان پەیوەندی بە هاوڵاتیانەوە دەکەن کاتێکە کاتی بڵێ وادی پشکنینیان هەبێ پەیوەندیان پێواکرێ بۆی بێ و ئەگەر نەخۆشییان هەبێ نەخۆشیەکان دەرکەوێت لە پشکنینەکە و زووتر چارەسەگرێ ئەم سیستمی تەندروستی کاریگەری هەیە لەسەرەوەی کە کاریگەری هەیە بۆ کەمکردنەوەی نەخۆشکەوتنی خەڵکی تەمەندرێژیشی هەردووکی کاریگەری هەیە بەڵام خۆی تۆ ئێمە یەکێک هەیە کە باسی دەرەوەکەین باسی ناکەین بەس بیرکەرەوە خەڵکی دەرەوە شۆنەژین من باسی یەکێک ناکەم بە سۆشیال بژی یەکێک خەڵکی وڵاتەکە بێ بەبێ سۆشیال ئەبێ شۆن بژی ئەبێ شەشی بەیانی هەڵسێ لە خەو هەش لەسەر ئیشەکەی بێ
بەبێ وەستان بەبێ سەلامکردن بەبێ مۆبایل بەکارهێنان بەبێ شاخواردنەوە بەبێ ئاوخانەوە هەتا سەعات 12 بە بەردەوامی ئیشکە 12 بۆ یەک وەختەکە بەژەکرێ ئەشن بۆ نانخواردن نانخواردنەکەش بە پارەیە و ئەو سەعاتش بەبێ پارەیە ئەو سەعاتی 12 بۆ یەکە پارەیان نییە یەک بۆ پێنجیش ئیژەکە لە پێنجەوە تۆ بۆ شەژ اینجا ڕاتە ماڵەوە یعنی بەیانی کابرا لە ماڵەوە ئەگەر فریا کەوتبێ لە فەیەکی خواردبێ یەک کوب قاوەی خواردبێ مەجای نەبووە هیچ شتێ بخوا تا سعات 12 نیوەڕۆ 12 یا سێ یا پردەخواوە یا شتێکی لە بابەتەی بەسی دەخوا ئێوارە کە ئەڕواتەوە خواخوایەتی کەس سەلامی لێ نەکە ئەگەر لە فەیەکی کەی هەبوو بیخوا ئەمە هەفتەی 5 ڕۆژی وایە معنای وایە خۆی ئەمە کابرا هەر بێتەوە سەر ستایڵەکە ئەگا ئەکاتەوە سەر ستایڵی هەورامیەکان تۆ بە بەردەوامی ئیژەکەی مەجال نییە خواردن خۆی بە بەردەوامی ژیژەکەی ئەو خواردنشکەی خۆی ئەبێ بەسیت بێش و خۆتۆ ناکرێ دانیشی مەسەلەن یەک دنیا خواردن خۆی تو هەستی تۆ بڕۆی پاشکاری بکەی پێت ناکرێ کە خوانی زۆرە خوارد خەوەیەت تۆ پێت ناکرێ یانی بتوانێ ئەو ئیشە بکەی ئەمە هەفتەی 5 ڕۆژی وایە هەفتەی 2 ڕۆژی ئەمێنێتەوە ڕۆژێکی ئیشی ماڵەکە با بەڕێگا و ڕۆژێک خواردن لەوانێ بە زەوقی خۆی بخۆتەوە ئەمە هۆکاری سەبەبی تەمەندرێژی ئەوانیش ئەم ئیشکردنەوە لەگەڵ ستایڵی خواردنەکەیان ئێمە ستایڵی خواردنەکەمان بەنەوعی تێکشووە خۆشمان نازانین کەی نانەخۆین خۆشمان نازانین کەی یەخەین خۆشمان نازانین ئەبێت چی بخۆین و چی نەخۆین دکتۆر بەکارهێنان و وەرگرتنی ڤاکسینەکان هیچ کاریگەریەکی هەیە لەسەر بڵێ زیادکردنی تەمەندرێژیان بە مانایەکی تر بۆ کەمتر توشبوون بە نەخۆشیەکان کۆمەلگای کوردی کەمتر باوەڕی بە ڤاکسینەکان هەیە یان ئەوە تا ببێتە ئیجباری یان ئەوە تا نایکات تەنانەت لە کاتی ڤایرۆسی کۆرۆنا کە ڤاکسینەکە هات بەشێکی زۆری خەڵک هەر نەیکرد من ئێمە کە لە تێوەڵە بووین وەختی خۆی من مناڵ بووم بەفرەباری سوورێژە بڵاو بووبەوە من خۆم بیرم یە ڕۆژی 12 بۆ 18 مناڵ ئەمردن بە سوورێژە خۆ کاکەگەن ڤاکسینیش خراپی هەیە بەڵام تۆ حیسابی کە ئەگەر ڕۆژی 13 مناڵ بە سوورێژە بمرێ یا 15 بمرێ لە شارۆشکەیەکی وەکو تێوەڵا ئەو مردنە نەمێنێ بەڵام یەک دوانێکیان تووشی بەعزە مزعفاتی ڤاکسین ببن ئەمە بەراورد نییە یعنی قابلی بەراورد نییە لەبەر ئەوە خۆ ڤاکسینی کۆرۆناش کە خەڵک باسیێ کرد واکات واکە ئەگەر 600 کەس ڤاکسین کرابێ ئەمە بەداتا هەیە ڤاکسینی کۆرۆنای بۆ کرابێ تووشی کۆرۆنا ببن لەم 600 کەسە تەنها 1 بۆ 7 کەسیان احتیمالە بمرن 7 کەسیان داخلی خەسخانە بێ بەڵام ئەگەر ئەو 600 کەسە ڤاکسینیان بۆ نەکرابێت تووشی کۆرۆنا بن 7یان ئەمرن لە 600 زۆربەیان دەبێ داخل بن لە خەسخانە یعنی خۆی یعنی ڤاکسین تاسیرێکی زۆر باشی هەیە بۆ کەمکردنەوەی نەخۆشی و ئەوەش سەبەبێکە کە نفوسی خەڵک زیای کردووە خۆ ساڵی 1950 شتێکی لە بابەتە کابرای گاتووە کابرایەکی فیشەری ناوە کاک دکتۆر نەوەدا ساڵح مزەکراتەکەی کردووە بە کوردی وابزانم لە بازاری شا هەیە لە کەناریەوە تا سلێمانی تاعون بڵاو بووەتەوە پێشەوەی ئەو بێت یەک زەلام نەماوە لە یەک لادێدا یەک کەس نەماوە هەمووی مردووە بە تاعون ئاوڵە کە بڵاو بووەتەوە وەختی خۆی لە هەموو عالەمە کاوڵە بڵاو بووەتەوە ئاوڵە لە ساچلی کوشتووە لە سا 35 شلە کوێر کردووە لە سا 5 سەقەت کردووە لە سا 5 خەڵک بەسەقی پێچەوانەی ڤاکسینەکە ئێمە تاکی کۆمەلگای کوردی زۆر حەزی لە بەکارهێنانی دارو دەرمان و ئەنتیبایۆتیکەکانە ئەمە ئەکرێت پێچەوانەکەی بێ کە کاریگەری خراپی هەبێ لەسەر تەندروستیمان نەکەوی کە کاریگەری باشێ بێ ئازارشکێنەکان ئەنتیبایۆتیک حتاوڵێ خراپە بەکاری بێنی بەبێ دکتۆر ئەبێت دکتۆرەکەش خۆی زۆر جار باسی ئەنتیبایۆتیک هەیە بێ بە یعنی زەرعی بەکتریاکە بکەی بزانی کام ئەنتیبایۆتیک بەکارێت و دلیل بۆ ئەمەش لە هیچ وڵاتێکی عالەمە جگەوت لە وڵاتی دواکەوتووە ئەنتیبایۆتیک زۆر لە ئەنتیبایۆتیکات دکتۆریش بۆی نێبینووسێ
ئەبێ کەڵچەر و سێنسەتیڤیتی بۆ بکرێ کە ینی بیڕێنی بزانی کام ئەنتیبایۆتیکە ئینجا بیە بە نەخۆشەکە ئەمە بەکتریای مقاوم دروزەکە وەکو ئەو حاڵەتی ئێستا لە کوردستانە تقریبەن هەیە هەر کوردستان نییە لە هەموو عێراقا هەیە لە بعضی وڵاتی ترا هەیە بەڵام ئەمە هەتا ئەنتیبایۆتیک کەمتر بەکاربێنی کەمتر احتیمالی توشبوونی بەکتریای مقاوم هەیە ئەو بەکتریایی بەرگری لە شلاوازەکە هیچ مەسەلەکە بەرگری نییە بەکتریاکە هیچ دەرمانی شارەسەری ناکە هیچ دەرمانی هێندە خراپە ئازارشکێنەکانیش بە هەمان شێوە ئازارشکێنەکان تووشی بازێکیان هەیە تووشی فێربوونەبی ئێدمان بەڵام بازێکیشانەیە تەسیرە کاتە سەر گوچیلە و بەرزکردنەوەی فشاری خوێنەوەمانە دەستەکانە خۆش بێ دکتۆرگیان زۆر سپاس مادومان کردی سپاس بۆ تەواوی ئەم ڕێنمایەکانت هەم زانیارەکانت هەر بمێنی بۆ کوردستان بۆ خزمەتکردنی زیاتر لە بواری تەندروستی خزمەتێکی زۆر بە نەخۆشەکان و بە خەڵکی کوردستان سپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر تایر هەورامی کە بەڕێزی ئەمسپۆری نەشتەرگەری گشتی سپاس بۆی کە لەم بەشی پرۆگرام لەگەڵێمەدا ئامادە بووین بەڵێ خۆشویستان دەچینە لایەکێکی تر لا بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان بڕگەی وەرزشە بڕگەی وەرزشی ئەم جارمان باس لە جیاوازی شەفتەکان دەکات لە وەرزشکردندا. سڵاتان لەبێ بەیانتان باش بڕگەی ئەو ڕۆمان جیاوازی بینی شەفتی ڕێک و شەفتی ئیزێتە طبعاً پێمان وتراوە کە شەفتی ڕێک جیاوازەکەی لەگەڵ شەفتی ئیزێتە ئەوەیە کۆمەڵێک گۆشەی جیاوازە جوڵێنێ بۆ نمونە دەستکە بەیاری مە شەفتی ڕێک ئەوە شەفتی ئیزێت وا پێمان وتراوە لە زووە کە شەفتەکان جیاوازەکەی ئەوەیە گۆشەکانی قۆڵ یعنی هەریەکە و بە شێوێک ئێجوڵە نەمایان خڕیەکە ئەمایان قۆڵە درێژەکە ئەمایان قۆڵە پانەکە بەڵام جیاوازەکەی ئەوە نییە هیچ جیاوازی نە لە بینیانە تەنیا ئەوە نەبێت شەفتی ئیزیەت بۆ دروست کراوە هەنێک کەسێ یاری بە شەفتی ڕێگەکە مەچەکی ئێشێ ئەمانەی ناتوانێت قەوسی کاتەوە شەفتی ئیزیەت بۆ ئاسانکاری ئەوە دروست کراوە کە ئازێتی دەست و مەچەشینەیە بەردەوام بە بەم شێوێت دەستی ئەچێتە ناو شەفتەکەەوە هیچ کێشەیەک بۆ قۆڵ و مەچەکی دروست ناکە بەیوە سوود بینین بەڵێ خۆشەویستان دەچینە لایەکێکتر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان بڕگەی گوڵا کە هەر جارە و باز لە جۆرێک لە جۆرەکانی ڕۆی یان گوڵ دەکەین و بازە شێوازی پەروەردەکردنەکەی دەکەین هەڵبەت شێوازی پەروەردەکردنی گوڵ لە گوڵێکەوە بۆ گوڵێکی تر لە جۆرێکەوە بۆ جۆرێکی تر جیاوازی هەیە با بزانین لە بڕگەی گوڵی ئەم جارەماندا کە تایبەتە بە گوڵی زامبیا زانین شێوازی پەروەردەکردنەکەی چۆنە. خۆشەویستان سڵاوتان لەبێ و بەیانیتان باش لە بڕگەی ئەمڕۆیە حەزەکەین باز لە گوڵی زامبیاکەین یەکێکە لەو گوڵانەی کە ئەمڕۆ بەڕاستی خەڵکێکی زۆر گرنگی پێدا و حەزەکە لە ماڵەکانیان نەپەروەردی کە بەڕاستی یەکێکە لە گوڵە زۆر جوانەکان تەوان گوڵێکی وەرەقیە زیاتر ینی هیچ وەکو گوڵ
گوڵێکی بەو شێوەی نییە بەڵام زیاتر بە شێوەی گەڵا و وەرەقیە. طبعا ئەم گوڵایەکێکە لەو گوڵانی کە لە ناوچەی سیوایەکانە زیاتر گەشاکە ئێمە وەگەڵی هاتوین لە ئەمانەوەی لە ناو ماڵ و لە شوێنەکانی خۆمانە ئیسفادەی لێ بکەین و وەکو ڕازانەوە و زیینە بەکاری بێنین و سوودی لێوەرە بگرین. طبعا ئەم گوڵا بە چەند شێوەیەک زیاکە بە شێوەی وەج خۆی لە ژێرەوە کە کاتێک ئەچێنرێ بە شێوەی وەج چەند وەچێک لێ داتوانی ئەم وەچانە جیاکەیتەوە دواتر لە بیگوازیتەوە بۆ ئینجانە و شوێنێکی تر و یەکێکی تر لەو شتانی کە زیاکە بەڕاستی لە ڕێی گەڵاوە هەر یەک لەم گەڵانە زۆر طبیعیە کاتێک کە ئەیبەنەوە لە ماڵەکانی خۆتانەوە خۆڵی ئیسفادەی لێکەن بۆی چۆن بڵێ بتوانن چەندانەیەکی تر لە ماڵەکانی خۆتانە بەرهەم بێنن زۆر طبیعیە ئەم گەڵاکان لێکەنەوە نەک بە شێوەی ئێمە گەڵا یەکێک لەو شتانە حەزەکەم ئاماژەی پێ بکەم ئەمە هەر هەمووی وەگەڵێ گەڵایە لە عەرەبیە یان بڵێن وەرەقەیە ورەی قەمان هەیە گەڵاچکەی پێڵەن شتێکی لەو بابەتە نازان بە کوردی بزەبێت یعنی یەک گەڵا ورەیقەی پێوتر بە عەرەبی یعنی ئەم ورەیقانە ئەتوانین گەشیان پێ بکەین و زیاد یعنی بە شێوەی زیادکردنیان وەکو سوودیان لێ وەرگرین بۆ زیادکردن چکە بەڕاستی ئەگەر ئەمە هەمووی لێکەیتەوە بیکەیتە ئەو احتیمالی هەیە تووشی ڕزین و گەنینەوە بەڵام ئەبێ ئەم ورەیقانە لێکەینەوە ئەوش کە لە کاتی لێکردنەوە زۆر مهمە ئەکرێ هۆرمۆنی ڕێکە ئیسفادەی لێ بکەین بە شێوەیەکی طبیعی بیخینە ئاوێکەوە تا ڕێگەکە دواتر بیگوازینەوە دواتر ئەمەی کە زۆر مهمە بەڕاستی مەوزوعی ئاودانی ئەم گوڵا یعنی یەکێکە عادەتەن ئەو گوڵانە بێ یەک شت لە بەرچاو بگرین ئەو گوڵانەی کە گەڵاکانیان شێوە ئەستور و لە ماعیەکی هەیە هەمیشە پێویستیان بە ئاوی کەمترە وەک لەو گوڵانەی کە وەگەڵی گەڵاکانیان بە شێوەیەکی زۆر پانە چکە بەڕاستی ئەمانە سەرفی ئاوتیانە کەمترە وەک لەو ئەو گەڵانی کە وەگەڵێ جاری وا هەیە کونی لەو دەمیلەی زۆرتر هەیە لە سەریان وایە ڕوبەری گەڵاکان گەورەترە و یەکێکی تر لەو شتانی کە مهمە بەڕاستی ئەو ناوەندەی بۆی هەڵەبژێرین عادەتەن حەزی لە ناوەندێکی زیاتر چۆن بڵێ پشەڵە ئێمە گوڵەکان ئەکرێ بە چەند بەشەوە هەنێکیان ئەگەر چۆن بڵێ ڕاستەخۆ بیکەینە ناو گڵیشەوە ڕەنگە گرفتێکی نەبێ بەڵام زامبیایەکێکە لەو گوڵانەی بەڕاستی حەزی لە ناوەندێکی شێوە پشەڵە ئەویش زیاتر بتمۆز ئێمە پێرلایتمان هەیە مادێکی سپی شێوە شەکریە سووکە تقریبان شتێکی شێوە بورکانیە بڵێن ئەو بیا بەردی بورکانی هەیە زۆر مهمە بەڕاستی ئەو ناوەندەی کە بۆی هەڵەبژێرین یا تیایدانین گرنگە ئەو فشەڵی تیابێ و مەوزوعی سەماد پێدانی بەڕاستی سەماد زۆر مهمە سەماد زیاتر ئێمە هەوڵ بین لە ڕێگای ئاودانەوە ئیسفادەی لێ بکات نەک لە ڕێگای گەڵاکانەوە چکە بەڕاستی سەمادەکانی گەڵا وەک لە بورگەکانی پێشووتر و ڕۆژانی پێشووترە ئاماژەمان پێ کردووە زۆرجار هەنێک لەو خۆراکانی کە لە ڕێی گەڵاوە بە حساب وەرێگرێ هەنێکیان شێوە چەوریەکی تایە ئەگەر ئێمە بین ئەم چەوریە لەم گەڵانە بین گەڵاکە لە مەعە ئێستا بە شێوێ ئەم لە ماعیە کەمتر خۆڵ و تۆس ئەنیشە لەسەری بەڵام ئەگەر بێت و ئێمە خۆمان وەگەڵێ بەدەست خۆمان هەنێک لەو مادە لە ماعانە بەکاربێنین ڕاستە ڕەونەقێکی کاتێدا بەم گەڵا و بەم گوڵە بەڵام لە مروری زەمەنا خۆڵ و تۆزێکی زۆر لەسەری ئەنیشە وردە ئەم گەڵانە تووشی زەعیفی و لاوازیە بێت و شتێکی تر زۆر مهمە لە هەڵبژاردننی ژینگەی ئەم گوڵە ئەبێ بزانین یعنی ڕاستەوخۆ زۆر حەزی لە خۆری ڕاستەوخۆنی یعنی هەر نابێ ئەسان خۆری ڕاستەخۆی بەرکەوێ خۆری بیانیان بە ئەندازەیەک بەریکەوە زۆر کێشەنە حەزی تقریبن لە شوێنێکی نیمچە ڕووناکە ینی نابێت زۆر تاریکیش بە بەڕاستی بۆی بتوانین ئێمە چۆن بڵێ ئەم گوڵی کە بردمانەوە لە ماڵەوە داینین گەشەی بەردەوام بێ و بتوانین وەگەڵێ ئێمەش بەردەوام چێژی لێ وەرگریت بڕگەی ئەمڕۆمان بە کۆتا گەیشت لەسەر گوڵی زامبیا بە هیوای ئەوەی توانی بێتمان سوودێکمان پێگەیاند بێت
یەکەم وێستگەی ژیانی مرۆڤ خێزانە هەڵبەت کە دەڵێن خێزان بە مانایی کە دایک و باوک و منداڵەکان واتە خوشک و براکان دەگرێتەوە کە پەیوەندیکی خێزانی زۆر جوان لە نێوانیاندا هەیە. جا ئەم پەیوەندی خێزانیە چۆن پتەو بکرێ، چۆن بەهێز بکرێ، بنەما و کۆڵەکەی پەیوەندیە خێزانەکان چییە، لەسەر چ بنەمایەک چی کاریگەری دەبێت لەسەرەوەی کە پەیوەندیە خێزانەکان پتۆ بێت و لە هەمان کاتدا و بە پێچەوانەوە چی هۆکارە بۆ ئەوەی کە پەیوەندیە خێزانەکان تێک بچێت. سۆشیال میدیا یاخود بەگشتی پێشکەوتنی تەکنەلۆژیا تا چەند کاریگەری هەیە لەسەر تێکچوونی پەیوەندیە خێزانەکان. لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز سەردار لەتیف کە بەڕێزیان توێژەری کۆمەڵایەتی و لە هەمان کاتدا ئەندامی لیژنەی ئاشتەوایی لە دادگای هەولێر و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵ ئێمەدا ئامادەیە. کاک سەردار سڵاوت لێبێت، بەیانیت باش، سپاس بۆ ئامادەبوونت و بەشداریکردنت لە بەرنامەکەدا. پێم خۆشە سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە دەڵێن پەیوەندی خێزانی چەند ڕوو چەند ئاراستە دەگرێتەوە. ئایا ئاراستەکان تەنها لایەنی پەروەردەی کۆمەڵایەتی دەرونی و جەستەیی دەگرێتەوە یاخود کە دەڵێ پەیوەندی خێزانی زۆر لەوە زیاتر دەگرێتەوە لە ڕووی نیشتیمانی، ئابووری، ئاینی یان زۆر بابەتی تر و زۆر پەیوەندی تر دەگرێتەوە؟ بەیانیت باش سنوورخان، بەیانی جەناب تۆ تەواوی بنەرانی گەلی کوردستان باش، خۆشحاڵم جارێکی دیکە لە هەولێری پایتەختەوە لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویستم. هەڵبەتە کاتێک کە مرۆڤ لەدایکە بێت وابەستەی چەند پەیوەندیەکە، بۆ نمونە پەیوەندی خێزانی کە لەو خێزانە لەدایکە بێ ڕاستەوخۆ کە پەیوەندێکی شروشتیە، و دواتر پەیوەندی هاوڕێتی، پەیوەندی خزمەتی، ئێستا لە هەرێمی کوردستان وای لێ هاتووە پەیوەندی حیزبایەتی شەیە. ئەوە هەموو مرۆڤ لە چوارچێوەی ژیانی خۆی بەردەوام لە پەیوەندیدایە، یعنی زایانانی بڵێن کۆمەڵاتیش باس لەوە دەکەن کە مرۆڤ کاینێکی کۆمەڵاتێ ناتوانێت بەتەنیا بژێ بۆ ئەوەی کە ئیدارە بە ژیانی خۆی بدا یان ئیدامە بە ژیانی خۆی بدا و تێدا سەرکەوتوبی پەیوەندی بە پڕکردنەوەی پێداویستەکانی هەیە لە ڕێگای پەیوەندی کۆمەڵاتیەوە. جا پەیوەندی خێزانی جەنابتان کە باستان کرد بدایەتەن کە خێزان یەکەم دەواازەی پێگەیاندن و دروستکردنی پەروەردەی و کەسایەتی منداڵە یان کەسایەتی مرۆڤە زۆر زۆر زەرورە، وەکو یەکەم وێزگە تەماشا دەکرێت لە کۆمەڵناسیدا، چونکە ئێمە لە کۆمەڵناسی ژینگەی پێگەیاندنی کۆمەڵاتیمان هەیە، یعنی خێزان یەکەمین دەواازە و یەکەم دەرەچەیە بۆ ئەوەی کە بتوانرێت پەروەردەیەکی تەندروستی منداڵەکانی بکە. ئەگەر باس لە ئەرکەکانی خێزان بکەین، ڕاستیدا ئەرکەکانی خێزان زۆرن. ئەرچی یەکەمی کە لە ڕاستیدا ڕێخستن و بڵێن ڕێخستنی سۆز و خۆشەویستی لە نێوان ئەندامەکانی خێزان کە ئەوە ئەرچی دایک و باوکە و وەچە خستنەوەیە و دابینکردن و بژێوی ژیانی خێزانەکەیە. هەڵبەتە لە هەمووی گرنگتر کە زۆر زۆر گرنگە پەروەردەکردنێتی بە تایبەتی پەروەردەکردنی منداڵەکانە کە بتوانرێت بە شێوەیەکی باش ئاراستە و پەروەردەی باشی منداڵەکانی بکە. بەڵێ کاک سەردار، هاوکاری و هەماهەنگی نێوان ئەندامانی خێزانەکە تا چەند کاریگەری دەبێت لەسەرەوەی کە ئەم خێزانە پەیوەندیەکانیان پتەوترکەن، پەیوەندیەکانیان بەهێزتر بکەن؟ لە ڕاستیدا خێزان گروپێکی بچووکی کۆمەڵاتیە کە پێک دێت لە بۆ نمونە دایک و باوک و منداڵێک و زۆر جار منداڵەکان چەند منداڵێکن. هەڵبەتە جاری واشە ئەگەر باس لە جۆرەکانی خێزان بکەین، خێزانی گەورەمان هەیە کە زۆر جاری وە باپیر و داپیرەش لەگەڵیان دەژین کە بەداخەوە ئێستادا ئەو خێزانە زۆر کەم بۆتەوە بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو. خێزانی بچووکیش ئەوەیە کە وەکو باسم کرد بۆ نمونە دایک و باوک و منداڵەکان بەیەکەوە دەژین. لە ڕاستیدا یعنی وەکو باسم کرد ئەگەر یەکەیەکی یان بچووکترین یان گروپێکی بچووکی کۆمەڵایەتی لەناو کۆمەلگادا، ئەگەر ئەو گروپە بچووکە کۆمەڵایەتیە کە خێزانە سەرکەوتوو بێ، هەڵبەت کۆمەلگا سەرکەوتووە بێ، بەڵام وەک باسەکرێت لە بۆ یعنی ناوبردنی هەر کۆمەلگایەک ڕۆڵی دایک و باوک مێرە بەخۆی ئەو کۆمەلگایە دادەخۆڕێ. وەک ئەوی باسەکرێت دەڵێت یعنی وا بکە کە ئافرەت شەرمی بەوەی بکە منداڵ بەخێوەکە لە ماڵەوە دابنیشێ، یان باوک شەرمی بەوە بێت کە
ئیش و کاروبار لۆ منداڵەکانی بکە. یعنی هەڵبەتە ئەوە تۆ جۆرێک لە بۆچوونی باوەڕم وایە ڕۆژ ئاواییە کە هەندێک بۆچوونەکان وا دەردەخەن کە بەداخەوە لە ئەوروپا و لە ئەمریکا و زۆربەی وڵاتانی یعنی ڕۆژ ئاواییش خەریکە خێزان نەک خەریکە خێزان بەڕاستی خێزان هیچ بوونادێکی کۆمەڵایەتی نەمایە بگرە ئەوەی کە هەیە بەداخەوە کچ بە تەنیا دوای 18 ساڵی بۆ خۆی دەژێ کوڕ بۆ خۆی دەژێ هەڵبەتە باوک بۆ خۆی دەژێ دایک بۆ خۆی دەژێ خەریکە بەداخەوە یعنی لە کۆمەلگای کوردیش جۆرێک لەو شێوازە ژیانە بەسەرماندا زاڵ دەبێت و هەرچەندە پەیوەندی نێوان ئەندامانی خێزان دروست و پتە و باش بێت کۆمەلگایکی باش و پتەوت دەبێت. باش کاک سەردار لە قسەکان تاماشت بەوەدا کەوتت یەکێک لە بنەماکان یاخود بڵین کۆڵەکەکانی پەیوەندیە خێزانەکان ڕێز و خۆشەویستیە جگە لە ڕێز و خۆشەویستی چیتر دەبێتە کۆڵەکە چیتر دەبێتە بنەمایەک بۆ ئەوەی کە خێزانەکان پەیوەندیەکی پتە و لە نێوانیاندا هەبێ. ئەگەر بین باس لە دروستکردنی هاوسەرێکی سەرکەوتوو بکەین یان خێزانێکی سەرکەوتوو بکەین هەڵبەتە ضرورە بگەڕێنەوە پێش پرۆسەی هاوسەرگیری. یعنی عەبدوڕەحمان بەکات لە کتێبی القواعد العشرە یعنی باس لە دەبنەما دەکات بنەما یەکەم ئەوەیە کە تۆ پیاو یان کۆڕ ضرورە لە کاتی هاوسەرگیری چێ دەکاتە باوکی منداڵەکانی بۆ نمونە ئافرەت یان پیاو چێ دەکاتە دایکی منداڵەکانی هەر لە ئافرەت. یعنی پێم وایە پرۆسەی هاوسەرگیری پرۆسەیەکی زۆر 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 پیرۆزە ئەوەی کە ئێستا دەگوزارێت لە هەرێمی کوردستان بەداخەوە کە بخۆم وەکو ئەندامی لیژنەی ئاشتەوەی دایان کەیسە بینین بڕوا کە چنوورخان کەیسمان بینیوە تەنها یەک هەفتە یەکتریان ناسیوە لە ماوەی یەک هەفتەی یعنی دوای ئەوەی کە کێشیان هەبووە لە ماوەی هەفتەیەک کێشەکە چتە نێوانیان لێم پرسیوە ینی هۆکاری ئەو کێشەیە چییە یان ئەو چۆن یەکتان ناسیوە دەڵێماوەستا لە ماوەی یەک هەفتە باشە هاتوتە ناسیومە هاتوتە داخوازیم و باشە گواستراومەتەوەش کەواتە ئەوە هیچ لە گەشتنەک نییە لە بینی ئەو دوو هاوسەرەکە بتوانن یعنی بۆ نمونە لەسەر بنەمای ڕێز و خۆشەویستی لەسەر بنەمای ئەساسی ئەوەی کە ژیانی هاوسەرگیری ئەو ژیانە نییە کە بۆ نمونە مرۆڤ لە سینگلی یان لەوەی کە بێ هاوسەرە لە بۆ دەچێتە سەر لەبەر ئەوە زۆر زۆر گرنگە بەڕای من وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی هاوتایی زۆر مهمە لە نێوان دوو کەس کە بیانەوەی هاوسەرگیری بکەن بە تایبەتی هاوتایی ڕۆشنبیری یعنی زۆر زۆر گرنگە هەردوو کەس لە ئاستی ڕۆشنبیری ئەگەر وەکو یەکیش نەبن هاوسنگ نەبن بەڵام جیاوازی ئەو تویان نەبێت کە هەر کاتێک دیوێ کەسی بەرامبەر شەهادەداران کەسی ڕۆشنبیر خۆی فڕستکە بەسەر کەسی دیکەدا ئاستی یعنی مادی یعنی زۆر زۆر زەرورە بەڕاستیەکەی کە هەردوو لایەن لە ڕووی مادیەوە دیسان ئەگەر هاوتایەکی تەواویشیان نەبی بەڵام لێک نزیک بن دیسان کەسی بەرامبەر خۆی فەرز نەکا بەسەر کەسی دیکەدا. باشە کاک سەردار یەکتر قبولکردن زۆر زۆر هەنە چنوور خاڵەبانی باسەکەم ئێستادا تەماشا بکەم لە لیژنەی ئاشتەوایی ڕۆژانە دایان کەسی ئەمە ڕوبەڕوو دەبێتەوە کەسەکە بە حکمی ئەوەی لەگەڵ ڕێزم ئافرەتە موچەی خۆی هەیە هیچ پێویستێکی بە پیاوەکەی نەمایەن پیاوە ئەوە تێ ئافرەتەکەی یعنی موچەی نیان ئەوە تێ باری قورسی باری ژیانی قورس بووە وا دەکە کە داوای جیابوونەوە بکە کەواتە من پێم وایە بەڕاستیەکەی ئەگەر بۆ نمونە دوو ئافرەت یعنی ژن و پیاوێکە پێکەوە دەوام بکەن بەیەکەوە بەس ئیدارایان باش بێ زۆر زۆر گرنگە بەیەکەوە ئاستی ڕۆشنبیریان هەڵسەنجێنن وە ڕووی کۆمەڵاتیشەوە دیسان کە زۆر زۆر گرنگە لە ڕووی کۆمەڵاتی و پێگەی کۆمەڵاتی هەردوو لایەن نەک کەسێک زۆر بەرزێک کەسێک زۆر نزیک پێگەی کۆمەڵاتیان لە ئاستێکدا بێتن لە ڕوانگە خێزانی کۆمەڵاتیەوە زۆر باشتر لەوەی کە سەردار ئەگەر لە حاڵەتێکە جیاوازیەکی بیر و ڕا هەبێت یەکتر قبولکردن بەو شێوەیە کە هەیە تا چەند گرنگە و تا چەند کاریگەری هەیە بەو شێوەیە یەکتر قبولکەن کە هەیە نەک بەو شێوەیە کە هەر یەکە لە خێزانەکان دەیەوێت بەرامبەرەکەی بەو شێوەیە بێت کە ئەمە بەستێتی دەکرێمە کاریگەری خراپی هەبێ؟ گرنگترین بنەمای هاوسەرگیری بەڕاستی لێبوردەییە یعنی ئەوەی کە ئەمن باسم کرد ئەگەر زۆر 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 هاوتایش هەبێ لە هەموو ڕووەکەوە بەڵام دڵنیا بە هیچ هاوسەرێک بەبێ کێشە نابێ بەبێ گرفت نابێ یان وەکو باست کرد حتمما لە شتێکا جیاوازیان بەدەرەکەوێتن
دەکەواتە ئەگەر ئەتوو بۆ نمونە ئافرەتەکە یان پیاوەکە جیاواز بیری کردەوە لە کەسی بەرامبەر یان ئەوە تێشتێکی کرد کە جیاواز بوو ئەگەر ئەمە توانیمان بۆ پەڕی ڕێزەوە داوای لێبردن لە کەسی بەرامبەرمانکەن کە هاوسەروانەکە یعنی بۆ نمونە هاوژینمانە بۆ نمونە کەسی خۆشەویستمانە هیچ کەسێک لەو نزیکترمان نیە ئەگەر توانیمان لەسەر بنەمای بۆ نمونە داوای لێبردن ئەگەر هەڵەیەکمان کردیان ئەگەر هەڵەیەکمان هەبوویان ئەگەر نەمانتوانی وەکو پێویست لەگەڵ بۆچوونی بەرامبەرمان بڕۆینە ڕێ کەواتە داوای لێبردن لەو کاتە زەرورە کە بۆ نمونە هەردوو هاوسەر یعنی بەداخەوە ینی بۆ نمونە عەلی تەنتاوی دەڵێتن 27 ساڵ قازی بووم بینیم زۆرترین ڕێژەی تەلاق لە دوو حاڵەتەوە بوو یەکیان کوێرە برێن تووڕەبوونی کوێرانەی پیاوانە حاڵەتی دووەم وەڵامە ڕەخەکانی ئافرەتانە یعنی ئەگەر بۆ نمونە پیاو تووڕە بێ بە کوێرانەوە کە بەداخەوە زۆربەی تاچ کۆمەلگای کوردی بەو شێوازەیە و ئەگەر ئافرەتەکەش دیسان وەڵامێکی ڕقی داوە کەواتە ئەوە هیچ بنەمایەک نامێنێت سەر ئەساسی ڕێز و خۆشەویستی و کە دوو هاوسەر بەیەکەوە بژێن چیتر هۆکار بووە کاک سەردار بۆ پێی کە بەڕێستان ئەندامی نیشتنی ئاشتەوایی کەسێکی ترتان بینیوە کە هۆکار بوو بێت بۆ تێکچوونی پەیوەندی خێزانەکان چمن هۆکار زۆرن بەڕاستیەکە لە بابەتی ئەوەی کە ئەمن وەکو خۆم تێبینیم کردووە لەسەرەوەی کە بەداخەوە زۆرێک لە هاوسەران ناگەنە یەکدی حاڵەت یەکەم لێک تێنەگەیشتنە هەردوو هاوسەر بۆ نمونەوەکو باسم کرد یعنی لە کاتی پرۆسەی هاوسەرگیریان ئەوە تێ کاتێک کە کوڕە دەچێتە هاوسەری یان دەچێتە داوای کچەکە لەوانەیە لە ڕێگای سۆشیال میدیاوە یەکتریان ناسی بێ یان لەوانەیە ناسینێکی زۆر سەتحی بوو بێ بە بەرچاو یەکتر کەتبوون و دواتر جوانەکەی سەرنج ڕاکێشاوێت و بچێتە داخوازی پاش ئەوەی کە بە فترەیەکی کەم بە ماوەیەکی کەم دەستنە داخوازی و مارەی دەکرێت و دەگوازرێتەوە هیچ تێگەیشتێکی ئۆتۆیان نابی لە یەکتر بە فترەیەکی کەم تووشی کێشە و مشکلە دەبن حاڵەتی دووەم بەڕاستیەکەی بێهەستی و نەبەخشینی سۆز و خۆشەویستیە بە یەکتر دوای ماوەیە کە ئەو دوو هاوسەرە پاش ئەوەی کە لە کوڕێنی و لە کچێنی لە ماوەی دەستگیرانداری زۆر یەکتریان خۆش دەوێت زۆر دەستنە ناو یەکتر زۆر یعنی قسە و قسەی خۆش لەبەوەکردەکەن بەڵام دەبینین پاش ماوەیەکی دیکە ئەو هەست و سۆز و خۆشەویستیە نامینێ لە بینی هەردووچیاندا حاڵەتی دووەم بەڕاستی بەراوردکردنی ژیانی خۆیانە بە ژیانی خەڵکی دیکە تەماشا بکەن ئەگەر بۆ نمونە ئافرەتەکە کە مکوڕی هەبییان ئەو تێ سیارەی هەبییان ئەو تێ خانووی نەبییان ئەوە تەیە پیاوەکە جاری وایە هەندێک نەقص لە ئافرەتەکە دەبینێ بەراوردی دەکا بە خەڵکی دیکە و چاو دەبرێت کە خەڵکی دیکە زۆر جاروا بە بەڕاستی بەداخەوە لە ئێستادا یعنی خیانەتی زەوجی ناپاکی هاوسەرگیری لە ڕێژە نایە لە هەرێمی کوردستان کە بەداخەوە زۆربەی دەگەڕێتەوە سەر ئەوەی کە وەکو پێویست نەمانتوانیوە لێک بگەین و یەکتر بخوێنینەوە و سۆز و خۆشەویستی بدەینە یەکتر بە تایبەتی ئەگەر پیاوان تەماشا بکەین ئامادەیە کە لە شەوەی هەتا بەیانی قسە لەگەڵ ئافرەتێکی دیکە بکە لەگەر ئەو پەر ڕێزم سۆز و خۆشەویستی بداتە ئافرەتی دیکە بەڵام لەبەرامبەر ئافرەتەکەی خۆی لاوازە کە ئەوەش هۆکارە زۆر وەکو تۆڵەکردنەوەیەک ئافرەتەکەش بەرە باتە بەر ئەو حاڵەتە یعنی دەبینین زۆر جار تەماشا بکەین بەڕاستی کاتێک کە بەداخەوە بەو دوایە چەند کەیسێکی کوشتنی یان بڵێن بەدەستی لەگە بەدەستیان نەبێت لە ڕێگای ئافرەتەکانەیە بووە کاتێک کە لە ئافرەتەکە دەپرسی هۆکارەکەی چی دەڵێ هیچ شوێن و ڕێگایەک نەمایە کە پەنای لێ نەبەم تەنها ئەو ڕێگایانە بێت کە ڕێگایکی غەڵەتە بەڵام تکام وایە پیاوانیش ینی ئەوە نەکەن کە شتێک نەکەن بە تایبەتی کاریگەری بکاتە سەر هەست و نەستی ئافرەتەکان چونکە بەڕاستیەکەی ئافرەت کە کاتێک هەست و نەستی پەراوێز خزمەت بە تەواوەتی ڕێز و خۆشەویستیت نەدایێ بێگومان لەوانەیە کاردانەوە چێک کاردانەوەکەی وەکو باسەکرێ خراپ و تون دەبێت باشە کاک سەردار هەموو ئەمانی کە ئاماژەت پێدا وەکو بنەمای یاخو کۆڵەکەیەک بۆ دروستکردنی خێزانێک یان بڵێ دوو هاوسەر کە بەیەک دەگەن بەڵام ئەی دوای ئەوەی کە منداڵ هاتن نێوەندەوە ئەترەگە منداڵە بێ یان دوانی یاسیان لە دوای ئەوەی کە مناڵ هاتە دنیاوە ئەو کاتە ئەرک و بەرپرسیارەتیەکانی دایکان و باوکان چی دەبێت لە پتۆکردنی پەیوەندی خێزانەکەیە سولخان زۆر جاری وا هەبووە باشە کەیسمان هەبووە ئافرەتەکە گەشتە چار منداڵ هەیە دێ داوای جیاببوونەوە دەکات ڕاستدا کاتێک کە لێ دەپرسین لەبەرچێ یعنی زووتر داوای جیاببوونەوەت نەکردیە
زۆر جار باسی لەوە دەکات کە پێیان گوتومە یان ئەوە تێ بیرکردنەوەی خۆم وا بووە کە دوای ئەوەی منداڵمان دەبێت پیاوەکە لەگەڵم باشە بێت یعنی ئەوە بە حاڵەتێک غەڵەتە یعنی زۆر جاری وا هەبووە منداڵ خستنەوە لەسەر ئەساسی ئەوەی کە پەیوەندی نێوان هەردوو هاوسەر باش بێ شتێکی یعنی خراپە زۆر جاری ئەو کەسانەمان بینیوە لەبەر ئەوە ضرورە بەڕاستیەکەی کە کاتێک بۆ نمونە باوەک دەبێتە خاوەن منداڵ یان دایک دەبێتە خاوەن منداڵ دڵی فراوانتر بێ بارقوڵتر بێ وەکو کوردەواری خۆمان گوتنی یعنی زیاتر شتەکانی خێزانەکەی یان شتەکانی هاوسەرەکەی بە تیلە وەرنەگرێت بەس بەداخەوە یعنی دیسان ئەگەر تەماشا بکەین وەکو باسم کرد زۆر جاری وا هەبووە ئەگەر دوو هاوسەر لە سەرەتای هاوسەر جیرانزانیان ناگەنە یەکتر منداڵ نەخەنەوە چونکە بەڕاستی منداڵ گەورەترین قوربانی لە جیابوونەوەی هاوسەرانە پێم وایە زۆر جار کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە پەیوەندی نێوان هاوسەران خۆشکە بەڵام دیسان بەماوەیەکی کەم کاتێک کە باسەکەم یعنی بڕواکە خێزان هەبووە ئافرەتە بۆ دوای 4 منداڵ وای کردووە کە داوای یعنی جیابوونەوە لە هاوسەرەکەی بکە ئەو پەڕی گەیشتە حاڵەتێک ئەگەر هەرگیز داوا جیابوونەوە ناکە بۆیە پێم وایە دیسان ئەگەر بیرکردنەوەمان وابێت کە منداڵ دەبێتە هۆی سەقامگیری و باری خێزانی غەڵەتە چونکە جاروا هەبووە وەکو باسم کرد ئافرەتەکە گەشت 4 منداڵی چەند جیابوونەوەی کردن ناتوانێت بەباشی لێک بکەن. بەڵێ کاک سەردار هەستی بەرپرسیارەتی دەکرێت یەکێک بێت لە بنەماکان و لە کۆڵەکەکانی پتەوکردنی پەیوەندی خێزانیەکان یان بڵێ بە پێچەوانەوە کەم تەرخەمەکان کاریگەری هەبێت لەسەر خراپبوونی پەیوەندیە خێزانەکان؟ چنوورخان باشتر پرسیارەکەت نەگەیشتم نەزانم ببوورن سەوت خراپە لێرانە بەڵام هۆکارێکی هەرە نازانم ئێستا گوێ لە دەنگی منە کاک سەردار بەڵێ ئێستا باشە باشە پرسیارەکەمەوە بوتم هەستی بەرپرسیارەتی دەکرێت یەکێ بێ لە بنەماکانی پەیوەندی خێزانیەکان ڕەنگە هەندێک جار لە نێوان هاوسەراندا یاخود لە نێوان خوشک و براکان داوانی کە گەورەن هەستی بەرپرسیارەتیان نییە بەرامبەر بە یەکتری دەکرێت ئەمە کاریگەری هەبێت لەسەر کەمبوونەوەی پەیوەندی خێزانەکان بڵێ بچووبوونەوەی پەیوەندی خێزانەکان و بە پێچەوانەوە؟ زۆر ڕاستە یعنی یەکێک لە بنەما گرنگەکانی خێزان بۆ نمونە تێکەڵکردنێکە یان هاوبەشیکردنە لە نێوان خۆشەویستی و بەرپرسیارەتی بۆ نمونە هەرێک لەو تاکانە ئەگەر نەیتوانی وەکو پێویست جا چ داک بوو چ باوک بوو چ کوڕ بوو کچ بوو وەکو پێویست لایانی خۆشەویستی سۆز و خۆشەویستی خۆی بەرامبەر هەرێکیان دەرببڕێ خەلەل دروستە بێ لە هەمان کاتدا بەرپرسیارەتیش هەمان شتە بۆ نمونە ئەگەر باوکێک نەیتوانی بژێوی ژیانی منداڵەکانی وەکو پێویست دابیمکانیان ئەوە تێ خۆی ماندوو نەکریان ئەوە تێ هەوڵی نەداکە بژێوی ژیانی منداڵەکانی دابیمکە کەواتە خەلەل دروست دەبێت لە ڕووی مادیەوە یعنی قسەیەکی کوردەواریش هەیە دەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە ئەوە یەک لە خاڵەکان ئەگەر ئافرەتێکیش کەم تەرخەمی هەبوو لە پێدانی سۆز و خۆشەویستی بە هاوسەرەکەی بە منداڵەکانی بە کوڕەکەی بە کچەکەی دیسان خەلەل دروستە بێ یان لە پێدانی هەستی بەرپرسیارەتی وەکو پێویست هەر نەستا بە ئەرکەکانی وەکو ئەوەی کە بۆ نمونە پێویستە لەسەر دایک لەگەڵ ئەو پەرڕێزم بوێڕای ماندووبوون لە دەرەوە بەڵام خواردنێکی باش بە منداڵەکانی حاضر کە ئامادە بکە کاتێک کە ئافرەتێک یان خێزانێک بە بەردەوامی نانی دیلیڤەری لە بۆ هاتو خواردنی دیلیڤەری لە بۆ هاتو خێزانەکە یان ئافرەتەکە نەیتوان وەکو پێویست ئەرکانی خۆی جێبەجێکە دیسان خەلەل دروستە بێ لەسەر کوڕش پێویستە بۆ لە مەسەلەی خوێندنە بەرپرسیارەتی بخاتە ئەستۆی خۆی مەسەلەی کارکردنە دیسان کچیش هەروایە ئەگەر پێم وایە هەرێک لەو تاکانە وەکو باسم کرد بنەمای خێزان لەسەر بنەمای بۆ نمونە هاوبەشی خۆشەویستی و بەرپرسیارەتی ئەگەر خەلەل دروست بوو خەلەل لەو خێزان دروستە بێت کە پێم وایە وەکو پێویست لەوانەیە نەتوانن یەکان گیر بن و پڵ پاڵپشتی یەکدی بن بڕوا بکە چنوورخان هەموو ئەو ئافرەتانەی کە بۆ نمونە ئازان و ئازادن دڵنیا بە پاڵپشتی خێزانیان هەیە ئەگەر پاڵپشتی خێزانی نەبیتن وەکو پێویست سەرکەوتو نابی لە ژیانی خۆی و هەموو ئافرەتانەی کە پەنادە بنە بۆ نمونە کاتێک
بەداخەوە لا دەدەن یان لە ڕوانگەی کۆمەڵایەتیەوە شتێکی نامە و ناشرین دەکەن بڕابکە لەلایەنی خێزانیەوە نەقسیان هەیە لە بەتایبەتی مەسەلەی خۆشەویستی مەسەلەی ڕێز مەسەلەی بۆ نمونە باوەش پێداگرتن چونکە بەڕاستی زۆر کەسمان بینیوە کاتێک کە لەی دەپرسین هۆکاری ئەو بەدرەفتاریەت چ بوو یعنی بڕاب کە حتی خێزانەکەیتی کە نە پاڵپشتی کردووە بێزگەلەوەی کە پاڵپشتی نەکردووە بۆتە ئەرقەڵەش لە بەردەمی بۆیە کە گرنگە بەتایبەتی خێزان دایک و باوەک یعنی برا پاڵپشتی خوشکانیان بکەن لەوەی کە بتوان خوشکێکی ئاسا و جەری و تاکێکی باش لە بە کۆمەلگا دروست بکەن کە بەداخۆ من باس لە ئافرەت دەکەم چونکە بە حکم ئەوەی ڕەنگە زۆربەی فۆکسەکەمان لەسەر کچانمان بێت کە وەکو پێویست ئازادیان نەدراوەتیان وەکو پێویست پاڵپشتی نەکراون. دەست خۆش کاک سەردار کاتمان نەماوە ئەگەر بە کورتیش بێ پێم خۆشە ئاماژەیەک لەسەر کاریگەریەکانی پێشکەوتنی تەکنەلۆژیا و ڕاگەیاندنەکانیش لەگەڵیدا چی کاریگەریەکی هەیە لەسەر پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی نێوان ئەندامانی خێزان یان بەگشتی چی کاریگەریەکی هەیە لەسەر پەیوەندیە خێزانەکان ئەگەر بە کورتی بێ من سواس دەکەم. هەڵبەت بە کورتی ناکرێت سوسیال میدیا کاریگەرێکی زۆری لەسەر خێزانەکان داناوە وەک دەگوترێ بەداخەوە سوسیال میدیا جیهانی وەکو گوندێک لێ کردوتەوە بەڵام ماڵەکانمانی وەکو جیهانێک گەورە کردووە ئەگەر تەماشا بکەین لە ئێستادا بەداخەوە سوسیال میدیا کاریگەرێکی زۆر خراپی لەسەر خێزانەکان دروست کردووە بە حکومی ئەوەی کە بۆ نمونە ئەگەر پێناسەی خێزان بکەن ئەوان ئەو کەسانە کە لەژێر یەک بۆ نمونە سەقف دادنیشن لەژێر سەقف کۆ دەبنەوە بەڵام لە ئێستادا ئایا وایە نەخێر تەماشا دەکەین باوکەکە کاتێک کە دێتەوە ماڵەوە ماندی و هیلاکە لە دەرێ بەڵام ڕێکسەر مۆبایلەکەی بەکاردێن و سەری دەکە سەر مۆبایلەکەی دایکەکە زۆربەی کاک بە سناپچاتەوە خەریکە منداڵەکان دیسان لە ژووری خۆیانن و خەریکی بەکارهێنانی سوسیال میدیان یان ئەوە خەریکی یاریکردنن بەداخەوە سوسیال میدیا کارگەرێکی زۆر خراپی کردیوە ئەگەر بە شێوەیەکی تەندروست بەکارهێنرێ ینی لەو ڕۆژانە کاتێک کە باوکێک لێی پرسیم گوتی مامۆستا پێم خۆشە قسێک لەگەڵ بکەم من شتێک دەکەم لەگەڵ منداڵەکانم بزانم باشە یان باش نییە طبعا مام حاجی محەممەدی مینە نزیک ماڵی خۆمان گوتم بڵێ مام حاجی فەرموو گوتی وەڵی من دوای سعات 11 بۆ نمونە ئەو پلاچی کارەبای ئینتەرنێتەکان بەتەواوەتی دەگوژێنمەوە منداڵەکان وا دەکەم کە دوای سعات 11 هەرگیز سوسیال میدیا بەکارهێنن کۆ بەڕایەت و باشە یان خراپە گوتم وەڵی مام حاجی باشترین ئیشەکەی کە ئەوە زۆر گرنگە بەتایبەتی دانانی کات و ینی نەکرێ بۆ منداڵەکان لە بۆ خۆشمان بەڕاستیەکەی چکە بە خۆشمان زۆربەی کات خزاوی نەتەزنا سوسیال میدیا و بەداخەوە بە شێوەیەکی هەڕەمەچی و کاتێکی زۆری تێدا سەرف دەکەن کەوای کردووە پەیوەندی خێزانەکانمان لە چارچەوەی یەک خێزان و پەیوەندی کۆمەڵاتەکانمان لە چارچەوەی دایک و باوک و خوشک و برا لاواز بیتن. دەستەکانی خۆشبێ کاک سەردار زۆر سپاس ماندوومان کردی سپاس بۆ تەواوی ڕێنمایی و ڕوونکردنەوەکانت سپاس بۆ سەردارەتیب کە بەڕێزیان توێژەری کۆمەڵایەتی و ئەندامی لیژنەی هێشتەوەی لە دادگای هەولێر و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵ ئێمەدا ئامادە بووی سپاس بۆ بەشداریکردنت بەو هیوایی کە توانی بێتمان تەوەرەکانی ئەمڕۆ بڕکۆ بابەتەکانی ئەمڕۆ سوودێکمان گەیاندبێت بە ئێوەی ئازیز و خۆشەویست چ لە تەوەری یەکەمیانە باسە تەمەندرێژی و هۆکارەکانی تەمەندرێژیمان کرد و یەکێک لە هۆکارەکانی تەمەندرێژی بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵاتەکانەوەتە پەیوەندی کۆمەڵاتەکان کاریگەری هەیە لەسەر تەمەندرێژی واتە هەردوو تەوەرەکەمان دەکرێت بڵین تاواکەری یەکتری بوون بۆ هیوای توانی بێت ماسوودێ بە ئێوەی ئازیز و خۆشەویست بگەێنین هەتا سبینی و لە هەمان کاتدا بەوەی خۆشەویست دەگەینەوە کاتێکی خۆش بۆ گشت لە یەکتان هەمیشە تەندروست بن خواتان لەگەڵ